شارێکی ئیتاڵی 3 دەفتەر دۆلار دەدات بەو کەسانەی لەو شارەدا بژین. شام شەکرە، بەڵام وڵات شیرینترە. ڕەنگە ئەم وتەیە شمولی ئەم شارە نەکات، چونکە شارێکی ئیتاڵی بڕی 3 دەفتەر دۆلار دەداتە هەر کەسێ بچێتە ناوی بژی. شاری پریزێچەیەی ئیتاڵی بڕی 3 دەفتەر دۆلار دەداتە دانیشتوانی تازە بۆ ئەوەی خانوویەکی لەوێ پێ بکڕن، تەنانەت بڕەپاری زیاتریشیان دەداتێت بۆ نۆژەنکردنەوە بە مەرجی ئەوەی لە شارەکەدا بمێنەوە و دەرنەچن. حکوومەت بۆیە ئەم کارە دەکات بۆ زیندووکردنەوەی ئەو ناوچەیە بۆ ئەوەی ئەو شارە ئاوادان بکەنەوە. دانیشتوانی ئەم شارۆچکەیە 9000 هاوڵاتیە. ئەم شارۆچکەیە بەناوبانگە بە بەرهەمێنانی زەیتی زەیتونی ئەسڵی. زۆرێک لە حکوومەتی وڵاتان ئەم کارە دەکەن بۆ ئاواداکردنەوەی شارە چۆڵکراوەکانیان یا خەڵکی ئەو شوێنە کۆز دەکەن و دەچنە ناوچە خەرەباڵغەکان. بۆ بەرگرتن لەمە چەندین وڵات ئەم کارە وەک پلانی جێگرەوە بەکاردێنن. ئەی تۆ لەو بڕوایە دای بۆ ئاوادارکردنەوەی لادێ چۆڵکراوەکان کە چەندین بەرهەمی خۆماڵی بەهێز بەناوبانگ بوون. حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی لەم جۆرە جێبەجێ بکات بۆ ئاوادانکردنەوە.